سڵاتانە بێت لە کوردستان 24ەوە گەشتی هەواڵا بوریەکانتان پێشکەش دەکەین. سەرەتاش باسی راپۆرتەکەی دیلۆی دەکەین کە چەند کاژمێرێک بە لێستا بڵاوی کردوێتەوە لەبارەی داهات و فرۆش و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە چارەش دووەمی ئەم ساڵ کە داهات و پوختەی ئەو وردەکاریانەی بڵاو کردوێتەوە کە لە ماوەی چارەجی دووەمی ئەم ساڵ هەرێمی کوردستان بە چه ڕێگایەک نەوتی فرۆشتەوە ئەو داهاتەشی کە هاتوۆتە ناو هەرێمی کوردستان چەندە. بە جۆرەی راپۆرتەکەی دیلۆیت کە کۆمپانیایەکی جیهانیە نێودەوڵەتیە وردبینی لە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان دەکات. ماوەی چەند ساڵێکە راپۆرتەکانی خۆی بڵاو دەکاتەوە بە تایبەتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا با بڵێن وەرزی یاخود لە ساڵێکدا 4 جار راپۆرتی خۆی هەیە و تیش دەخاتە سەر داهات و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. لەم راپۆرتەی ئەم جارەیدا باسی چارەژی دووەم دەکات لە ماوەی ئەم ساڵدا با بزانین بەهای نەوتی فرۆشاو چەند بووە یاخود ئەو داهاتەی کە لە ماوەی چارەژ دووەمی 2022 3.789 ملیار دۆلار بووە تا 3 ملیار و 789 ملیۆن دۆلار داهاتی چارەژی دووەمی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بووە. کۆی ئەو پوختەیە کە دەستی کەوتووە هاتۆتە ناو گەنجینەی حکوومەتی هەرێمی کوردستان ملیارێک و 571 ملیۆن دۆلار بووە کە ڕاستەوخۆ بۆ موچە خەرجکراوە گەر بێت و هەر سەیری ژمارەکان بکەین یعنی داهاتەکە بۆ نیوە دابەزیوە سەرڕای ئەوەی کە شایستەی کۆمپانیەکان دراوە و قەرزی کۆمپانیەکان دراوەتەوە بێگومان بەشێکی زۆری دەکرێت بڵێن 150 زیاتر داهاتەکە بۆ قەرز و دانەوەی شایستەی دارایی کۆمپانیا نەوتیەکانە لە هەرێمی کوردستان. هەناردا لە چارەی دووەمی 2022 37 ملیۆن و 618 ملیۆن بەرمیل بووە ینی زیاتر لە 37 ملیۆن بەرمیل نەوت لە چارەش دووەم هەناردەکرا. چارەش دووەم بریتە لە سێ مانگی چارەجی دووەم و پاڵاوگە ناوخۆیەکان 237 هزار بەرمیل نەوتیان بۆ تەرخان کراوە ینی فرۆشراوە بە پاڵاوگە خۆماڵیەکان. و ئەگەر بێت و باسی نرخی فرۆشاوی بەرمیلێک بکەین لە هەرێمی کوردستان هەروەکو باز دەکرێتکە نرخی نەوتی هەرێمی کوردستان کەمتر لە برند بە بازاڕەکان دەفرۆشرێتەوە 100 دۆلار و 38 سنت بۆ هەر بەرمیلێکی هەرێمی کوردستان دیاری کراوە و نرخی دابینکردنیش 54 دۆلار و 8 سنت بووە. بە جورەی راپۆرتەکەی دیلۆیت بێت کە لە چارەجی یەکەم و لە چارەج دووەم بڕی هەناردە و هەروەها داهاتیش جیاوازێکی ئەو تۆی نییە. خەرجەکان ئەگەر بێت و باسی خەرجەکان بکەین دیارە حکوومەتی هەرێمی کوردستان تاکید لەسەرەوە دەکاتەوە کە چۆن بتوانێت چاکسازی لە سێکتەری نەوت و گاز بکات لە هەرێمی کوردستان بۆ مەبەستە هەنگاوی یەکەم نراوە بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی کۆمپانیا خۆماڵیەکان کۆنتترۆلی ئەو سێکتەرە بکەن کە داهاتێکی زۆری نەوت بۆ کۆمپانیا بیانەکان دەڕوات. ئەبین کە شایستە و قەرزی کۆمپانیەکان زیاتر لە ملیارێک و 632 ملیۆن دۆلار بۆ کۆمپانیەکان چووە لە داهاتی چارەجی دووەمی ئەم ساڵ و تێچووی گواستنەوە و کۆگاکردنیش زیاتر لە 584 ملیۆن دۆلاریش بۆ خەرجی گواستنەوەی ئەو نەوتە بووە کە هەرێمی کوردستان ڕەوانەی بازاڕەکانی جیهانی کردووە. بە شێوەیەکی گشتی دیلۆیت ئاماژەی بە داهاتی نەوت و هەروەها بڕی ئەو نەوتێکە لە ڕێگەی بۆڕیەوە هەناردەی بازاڕەکان کراوە و تاکید لەسەرەوەش دەکرێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ ئەوەی بتوانێت چاکسازی زیاتر لە سێکتەری نەوت و گازدا بکات بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بە تایبەتی راپۆرتەکەی دیلۆیت دکتۆر سامان شاڵی شارەزای ئابووری لەگەڵمان دەبێت. دکتۆر زۆر بەخێر بێ. کاتتان باش. تۆ بە وردی کار لەسەر راپۆرتی دیلۆیت دەکەیت و بە شێوەیەکی وردیش راپۆرتەکە شی دەکەیەوە. ئەم جارە چ تێبینێکە تێ لەسەر راپۆرتەکەی دیلۆیت؟ طبعا یەکەم خۆت هەرزان دیلۆیت یەکێکە لە پێنجەمین کۆمپانیای جیهانیە بۆ تەدقیق. بەڵێ تەمان ئەوە حساباتانی کە دەستێک زۆر بە دەقیقی بێ و بڵاویشی کاتەوە. ئەوەی دڵخۆشکەرەیە ئەوەڵەن لەم تەقریرا ئەوەیە کە یەکەم جارە کە ئێمە و سۆمۆ بە 8 دۆلار فەرقمانێ لە 10 دۆلار کەمتر. ئەوە نوعیشی باشە. ئەگەر سەیری کەین لەم چارێکی دووهەما
طبعا برنت فرۆشراوە بە 154 سنت سۆمۆ فرۆشتێتی بە 155 سنت ئێمە بە 138 سنت کەواتە ئەمە هەوڵجارە کە ئێمە توانیمانە فرۆشتنی ئێمە لە سۆمۆ نزیکەینەوە علمە نەوعێتی نەوتەکەمان کواڵیتەکەی کەمترە لەوێ ئەوە شتێکی دڵخۆشکەرەوە پیرۆزبایی پێشتریش حکوومەت ئەوەی ڕاگەاند کە هەوڵیان داوە $2 زیاتر بخەنە سەر نەوتی یاریبی کوردستان ئەنی وەکو گرانتر بفرۆشێ بەڵێ ئەتر ئەوە ئێستا ڕەنگیاوەتەوە مە هەوڵجارە بۆیە دەستخۆشیان لێ ئەەکەم طبعا ئەوەی کە لێرەشە بەحسی بەرمیلەکانەکەین بەگشتی 437,756 بەرمیل نارراوە لەم چارەکە زیاتر لە 37 ملیۆن بەوەی پاڵگەکانی ناوخۆشەوە پایپەکان ئەوە نەیە بە هەمووی کە جەمعەکەیتەوە کە کاتە ڕۆژانە 420 ملیۆن 420,000 ئەگەر تەقسیمی نەوەکەی ئەوە نەدەرەچێ بەڵام لەم تەقریرا بەسی ئەوەی نەکردووە کە تقریباً 2,250,000 بە سامانە سروشتەکان وەزارەت ئەگەر ئەوەش کۆبکەینەوە تقریباً ڕۆژانە ئەبێ بە 45,000 بەرمیل و 622 بەرمیل 45,622 ئەمە هینەکانە بەڵام ئەوەی کە سەرنجم زۆر ڕاکێشێ بەداخەوە دیلۆیت لە تەقریرەکانیە کە زەربی ئەو پارەیە کە دەریەکە ئەڵە 37,000 ملیۆن بەرمیل بە بۆرەکانە کە نردوێتی زەربی سەی کردووە کاتە 3,776 ملیۆن و 446,000 کەسر بەڵام ئەوە غەڵەتە هەر ڕقەمەکانی خۆیان زەرب بکەی تقریبا 203 ملیۆن فەرقی هەیە 293 لەسەر شاشەکەش دیارە هزار بڵێ لەسەر شاشەکە دیارە بەڵام بەداخەوە لێرە نێ بۆی ژماران دەبینن تۆ ڕوونکردنەوەکانی خۆ ئەوەتان دەست خۆش ئەم دوو ڕقەمە گەرسێری کە ئەو 37 زەربی ساەکەی ئەکاتە 3,776,446 بەڵام ئەگەر تۆ زەربی بکەیت ئەوە دەرناچێ 3,752,759 دەرەچێت فەرقەکەی 293,000 ئەمە کفرە دیلۆیت ئەم غەڵەتە بکە ئەمە من چەند جارێک ئەم هۆشداری ئێم بەڵام بەداخشەوە لەوەی دوو هەمیشە کە پەپالگاوەکان راوە لەگەڵ ئەمە تقریبا 1,380 دۆلاری فەرقە ئەمە تأثیرێکی زۆرە یعنی تۆ لە دوو ڕقەمە تقریبا 295,000 فەرقی هەبێت ئەمە تأثیرەکە لەسەر داهاتەکەش ئەوەی دڵخۆش کەریشە لێرە ئەمە موچەی ئەو پارەی لەو گەنجینەی ماوە لەو گەنجینەیە کە ماوەتەوە پارەیەکی باشە بەڵام ئەمەی کە ڕووی نەکردوێتەوە ئەمەیە عفوان شارسەدارەکانە کە ملیارێک ئەو نەماناوە ڕووی نەکرداتەوە چەند بۆ قەرزات چەند بۆ قەرزات چکاتە ئەم تەقریرە ئەمە وای کە دەرەکەوە بەڵام دیلۆتیشی لەسرە لە وەزارەتی سامانە سروشتەکانە دەرنەکەوتووە بۆ پۆستیان نەکردوەوە بۆی خەڵکەکە بە دەقیقی بیبینێت ئەم پارەوایە کە جا بکرێتەوە چەند قەرزراوەتەوە لە تەقریرەکان ئایکات بەڵام ئێستا ئەمە مولەخەسێکە ناتوانین بەوردی بزانین قەرزەکە مەسەن لە چارەکی یەکەمە ئەوەی قەرزمان لەسەر بوو 3,640 ملیۆن و کەسر بووە چەنی کەم کردووە چەنی زیاد کردووە چۆن راوە ئەم خەرجانە چۆن راوە مەسەلەن پارە راوە باشە دکتۆر بە زیاتر قسە لەسەر مەسلەی هەناردە بەرەمهێنان زۆر جار کۆمپانیاکان لە ڕابردوو باسیاوایان کرد کە بەرهەمی نەوتی یاریبی کوردستان کەم دەکات یاخود کۆمپانیەکان ترسیان هەیە لەوە بەرهێنان لە سێکتەری نەوت ئەگەر ببینین ینی راپۆرتەکەی دیلۆیت ئاماژە بۆ دەکات کە بڕی بەرەمهێنانی نەوت باش بووە لە هەرێمی کوردستان ناوەکو خۆیەتی بە معدل ئەگەر کەمی نەکردووە هەر بە عینەشت و ئەم تەقریرەش طبعا ئەو نەوتەی کە بە ترێلەکانە ڕۆ ئەوەش دیار نییە پارەی سامانە سروشتەکان کە یایەتی ئەو 2,250,000 کە یایەتی بە وەزارەتی سامانە ئەوە چی لات پارەکەی چەند یعنی ئەوەی کە سەرنجی شم ڕاکێشێ ئەمەیە ئەم 54ەیە بۆ چونکە دائیمەن
دائما ئێمە بە پاڵگاوەکان یان مەسفاکان بە تقریبا سعری بەرمیلی دەرەوە زیاتر ئەمان فرۆشت. ئێستا ئەمە دوو چارەکە بە کەمتری ئەیفرۆشین. بۆ ئەبێ بە عینە سعر بفرۆشێت چونکە ئەوان نەپارێن و بۆریەکانیان نەزەریبەی لەسەرین نەیەکی چۆن بەو هەرزانیە بیانینە. ئەگەر ئەمە لە پگیری نەوتەکرێ بۆ ناوخۆ ئەی باشە بنزین بۆ هەر برزە ئەوە بە 500 بووە ئێستا ئەگەر ڕاست بێ ئەم سعرە ئەم پارەیە چۆنە ئەمە پارەیەکی زۆر زۆرە کە فەرقەکانەیە مانگ بەمان ئەوەش سەرنجێکیکەیە کە بەداخەوە دکتۆر لەبارەی داهاتی پوختە بۆ گەنجینەی حکوومەت مابێتەوە ملیارێک و 570 زیاتر لە ملیارێک و ئەگەر دابەشی سێ بکەنە بینی 500 میلیۆن دلارێک و کەسێک دەمێنێتەوە بۆ حکوومەت یعنی دابشکردنی موچە لە ڕێگەی ئەو داهاتەکەمەوە ئەین تا چەند حکوومەت دەتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ بۆ نمونە پشت بە داهاتی خۆی بەستێەوە لە کاتێکدا بەغدا 200 میلیارد دینارەکەی نەناردووە چەند مانگ حتا کونیستا گرتوێتی بەژەکە بەڵێ بەش دەکەم و ئەگەر ئستمراریشکە بەژەکە طبعا متأکدم لە چارەکی سێهەمە لەوانەیە نرخی بەرمیلێک نەوت بە 90 شتێ بێت لە سەکان نامێن چکە هاتۆتە خوارەوە ئێستا هاتۆتە 87 دلار بەڵێ لەم چارەکی ئەم چارەکەی کە ئێستاتیین ئێستاتیین ئەوە ئێتە خوارەوە لەوانەیە لەنەوە بێ کەمتر زیاتر لەوە ئێتە خوارەوە داهاتەکەشم جیاوازی دەبێت ئەگەر سەیری داهاتی 3 ساڵ بکەین لە ڕابردوو بەڵێ لە ڕابردووەنەوە بڵێ 90 و 20 و 21 ئێمە تقریبا 22 میلیارمان بۆ هاتووە لە داهاتی نەوت بەڵام چەندیشمان خەرجی کردووە 13 میلیار و 750 کەواتە نسبە و تەناسوبەکەی بکەین 37 داهاتی هاتووە 62 63 ڕۆشتەوە بۆ مەساریف ئەمە ئەگەر قەرزیشمان کردووە ئەگەر قەرزەکەی ئەوەی دکتۆریانی لە 2020 بۆی کۆرۆناوە بەرمیلی نەوت گەیشتە 20 دلار 5 دلار پێنەدەدرا 5 دلار بە 5 دلار فرۆشتومانە لەگەڵ ئەوەشە ئەوە نەمان بۆ هاتووە بەڵام لەم 3 ساڵە 2 میلیار و 411 میلیۆنیشمان قەرز کردووە ئەوە لەم 3 ساڵێک کە بەحسێکەم کەواتە بەڵام ئەگەر ئەو وەزارەتی سامانە سروشتەکان بە پارەی بەرمیلی نەوتی ناوخۆ حسابی بکەم ئەکاتە 24 میلیار و کەسەر چکە 2 میلیار و کەسری چۆتە سەر کەواتە نسبەکەیەتەوە بە 56 خەرجەکانە داهاتۆکەمان 43 باشە دکتۆر لەبارەی هەنگاوی حکوومەت بۆ زیادکردنی داهاتی نەوت بە تایبەتی چاکسازی لە سێکتەری نەوت ئەو کۆمپانیا بیانانەیە کە لە کوردستان کار دەکەن ینی وەکو شارەزایەک حکوومەت چی بکە بۆەوەی داهاتی خۆی زیاد بکات و شایستەی کۆمپانیا نەوتەکە کەم بکاتەوە ینی بگەڕێنێتەوە بۆ کاکە ئەوەڵەن دیار نییە مەسەلەن ئەڵە لە چارێکی یەکەما 121 میلیۆنیان ناوە بە شەریکەی قەرز بۆ شەریکەی تورکش ئێنەرجی کۆمپەنی لەگەڵ تورکش پترۆلیۆم ئینتەرنەشنەل کۆمپەنی 125 میلیۆنیان ناوە ئەوە هینی چی ئەو قەرزە چەند قەرزاری ئەو شتانە گەر ڕوون کرێتەوە بۆ ئەوەی شەفافێتی زیاتر بۆ ئەوەی ئەم تەقریرە مزداقی زیاتر ئەبێ ڕوون کرێتەوە ئەو قرزانەی کە هەمانە چۆن کەمیکەینەوە ئێمە ئەخیر چارەک نووسریەوە 3 میلیار و 600 میلیۆن و ئەوەنە قەرزاری لە چارەکەی کەمە ئەم چارەکە مەفروضە ئەڵە قەرزمان ناوەتەوە کەمتر بێت هیواداری قەرزیشمان نەکرد بێت چکە بەعزی جارە قەرزەکەین و قەرزی ژەینەوە لە تەقریرەکە قەرزم نەکردوات بەڵێ ئەوە دڵخۆشکەرەیە لە قەرزیشم ماوەتەوە کە ئەو قەرزەیشی یاوەتەوە ئەوە دڵخۆشکەرەیە لەوانەیە وردە ئەو قەرزەمان لەسەر کەم بێتەوە ئەوە حکوومەت ئەبێ بچێتەوە بۆ مەسەلەی پایپەکان پایپەکان کە ڕۆزنەفت و لەگەڵ کوردستان پایپلاینە شەریکن کڕیوانەتەوە لە حکوومەت ئەوە بە 3 میلیار کڕاوەتەوە وەکو دەرەکەوێت بەحسیەکەن 3 میلیارە زیاترە کەمترە بەڵام 3 میلیار بەحس دەکرێت باشە ئێمە لەم 3 ساڵە لەم 3 ساڵە 2 میلیار و 100 میلیۆنمان ناوە جگەل لەم چارەکە نازام چەندیان ناوە 2 میلیۆن و 100 میلیۆنمان ناوە ئێ باشە ئەمە عەقدە بۆ 25 ساڵە ئەمە چێ کردوێتی ئەمە یعنی ئێمە ساڵێک ساڵی نوێچکەوە عەقدە تەواو بێت بەڵام ئەبێ ئەو عەقدانە پیا بچنەوە ئەبێ زیاتر نەوعێتەکە باش برێت ئەبێ داعمی داخلیشە بێت
و قسمێکیش لە منەوە زۆر زۆر چۆن سپاس ڕشتووە دکتۆر ڕوون کرێتەوە زۆر زۆر سپاس دکتۆر سەرمەشاڵی شارەزای ئابووری سپاس کە لەگەڵمان بوویت سەرچاو سەرچاو